مووسلێ ئەسفرۆتما مووسلێ با زلامەکیش مووسل بوو ئەس ئانی مویژیس ئانیمەدا نێف عایلە خۆدە المووسلێ ئانیمە نێف عایلە خۆویژی گەلک عەدابم مەکر و لیدان المدا و عایلە وشمڕا پیس بوو گەلک ئەمڕە پیس بوون ئەسێ مەها نێف عایلێوی دەبووم گەلک عەدابم مەکردن و لیدان و شغل هەموو متکردن و تشتێک نەما من نەتکردن وی زلامیژی ئەس فرۆتما یەکی دی ئیش مووسل بوو ئەوژی هەریش مووسل بوو ئەس ئانمە بای زلامی دی ئەزوو سێ کەچدی بوون ئەم سێ کەچدی بوون ئەوژی ئێزدی بوون ئەم ماڵەکێ دەبوونش مووسلێ ئەوان وی ئەو زلامی زلڤال وی حزام چێتکردن و تەرمبیلێت مخەفف چێتکردن گۆتەمە گۆ ویژی عەدابمەت کرد و لیدان المەدا و تشتێ پیست گۆتەما و دەست و لنگێنمە کەلەمچەت کردن گەلەکم مەت کرد و لیدان المەدا گۆ هونجاری مێ ڤی شغلی بکەن حزامە چێکن و تەرمبێلە مەگۆم ناکەن دەتانتوانی بچنە دەرەوە لەو ماڵانە دەتانتوانی بچنە دەرەوە بە تایبەتی لەو سێ مانگی دوایە دەتانتوانی بچنە بازار چیتان دەبینی؟ نە نکاری دەرین وای قەفل کردی بوو دەرین وای قەفل کردی بوو ئەو ئەس دەهە دمە هەڵباویە دیژی مام ویژی ئەو لیدان المدا و عەدابمەت کرد منوان کەچێدی ئەو گۆتەمەت گۆ ڤی شغلی ژاری مە بکەن ماو شغل ژاریت کرد و پشتی هینگێ ئەم حەولان مووسلە ماڵەکە دیدە جینارنە پشت ما دەبوون ئەز شەباکێ پیڕەت باییفتم وان گۆتامە گۆ ئەم مساعداواکەن هیچ دەنگ و باس و خەبەری ئەوەت نەدەبیست کە ماڵباتی تۆ چیان بەسەر هاتووە لەکوێن تشتێکش ئەم ماڵباتە خۆ نزانی نە تشتێک من نزانی ئەم شەباکێدا وی ڕەتبایفتن وان جینارەڕە وان گۆ ئەم مساعداواتکن گۆ مساعداواتکن هون باز بدن ما گوتی مەگۆمە دوێن چنە بە خۆدانێت خۆم بگەهنە خۆدانێت خوا باش لەمیا بۆچی تۆ لە ڕێگا تووشی ئەم ڕووداوە بوویت دەموچاو و جەستت ئاوا بریندار بوو ئەو هاوڕێیانەی تۆ لەگەڵت بوون چۆن گیانیان لە دەستدا ژیانەوان ژیوەکەم بووە هەڤالێنمە بنێچە متکردنە بوانژی کرد ئەو پشتی هنگازە بووی عایلی ڕاپایفتم گۆتن گۆم مساعداواتکن گۆم غەم نینە ئەم چار پێنج ڕۆژە پێڕەتایفتن گوتنەما گۆ ڕۆژە ئینیێ گۆ خۆکارکەن سەعات 12 گۆ هەکە مەلێ نیرۆڤان کرد گۆ بلا هونت کار بوون گۆ تەرمبیلتەیە دێری گۆ وێوە وەرە هەلگرێ گوتی گۆ باشە بەڵێ ویستم پرسیاری ئەوە لێ بکەم کە دوای دەربازبوونت حکوومەتی هەرێمی کوردستان چی بۆ کردووی بۆ ئەوەی کە عیلاج و چارەسەرت بکە بەڵام ئێستا هاوکارانم پێیان ڕاگەیاندم کە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیتالیا بینەری ئەم بەرنامەیەوە بڕیاری داوە کە لەسەر حسابی خۆیان بتبەنە ئیتالیا و چارەسەری تەواوت بۆ بکەن ماڵباتی تۆ چەندیان ئێستا لە لای جێردەستی داعشایە وەڵا ماڵباتامێ تەقریبا 15 زلامە دەهال دەستی داعش دەهیمایە بس ئەس و برای خوا و مامەکی خۆت فەلەتینە ئەمیش دەستی داعش هاتینە چۆن دەتزانی تۆ چوویتە براویتە ڕەقە و براویتە ئەو شوێنانەی دیکە و گەڕێنراویتەوە چۆن ئەمانەت زانی
من چاوازانی وان گوتم بۆ تەقە هەرە بەرین برن ئەم برنا قاعە ڕقایدا ئەوان داعش گوتم گۆڤ دەڕقایە و پشتی هنگێ ئەس برما ئەدێرە زۆرێ وان گوتم گۆ ئەف دێرە زۆرە. باشە لەو قاعانەی کە تۆی لێبووی خەڵکی ئێزدی زۆری تێدا بوو و زیاتر لە چی بوون تەمەنیان عمریان؟ والله قلق يزدي القلم بو القاعدة تقريبا بيست شست أزقاش بالقاعة الرقايدة. بەڵێ سپاس دەکەین بەڕێز لەمیا حەجی ڕزگار بووی دەستی